ئەم چایخانەیە جیاواز لە چایخانەکانی دیکە وێنەی سەردیوارەکانی وەک پێشانگایەکی هەمیشە کراوە بۆ حەسەن زیرەک وایە کە وای کردووە بەردەوام زیندوییەک بە چاخانەکە بدرێت و ئەوانەی بۆ چاخواردنەوە دێن ساتێک لە وێنە و دەنجی ئەو هونەرمەندە ڕادەمێنن. شاگارەکانی حەسەن زیرەک چۆنەڵی شاخی پیرە مەگرون یاڵی ئیڤریست ئەمانە دیارن، حەسەن زیرەکیش وایە تا ئێستاش لە ناو خەڵکە هەرماوەتەوە. من بەنسبەت خۆمەوە کە بە ڕۆژانە بێمە ناو بازار بێمە ئەم چاخانەی زۆر ئیستراحەت دەبن چکە بەڕاستی ئێرە مەتحەفێکە بۆ مامۆستا حەسەن زیرەک. حەسەن زیرەک ئەگەرچی ژمارەی گۆرانی و بەرهەمەکانی بە وردی دیار نییە، بەڵام هەندێک باس لەوە دەکەن کە زیاتر لە 600 گۆرانی تۆمار کردووە، هەر لە تەمەنی 10 ساڵیەوە لە نێو شایەکانی سەردەمی خۆیدا بەشدار بووە. لە ساڵی 1953دا بۆ یەکەمین جار لە ڕادیۆی کوردی بەغداد گۆرانی تۆمار کردووە. هونەرمەندی مەزن حەسەن زیرەک هەمیشە زیندووە، چکە لە ناخەوە ئەو هاوارەی کە هەی بووە کە گۆرانی هاوارە، عشقە، ئازارە، جوانیە، پەیامە، ئەو توانێتی ئەوە هەمووی کۆکاتەوە لە گۆرانیەکە بیا بەگوێگر. گۆرانیەکانی حەسەن زیرەک بۆ هەندێک لە هونەرمەندانی ئەم سەردەما بۆتە فێرگەیەکی گەورە و بۆ هەندێکیش بۆتە بژێوی ژیان، چونکە ئەم چاخانەیە بە دەنجی گۆرانیەکانی حەسەن زیرەک خەڵکی زیاتر بۆ چاخواردنەوە ڕادەکێشێت. بەڵام وەک دەجێڕنەوە ئەم هونەرمەندە تەواوی ژیانی بە هەژاری بردوۆتە سەر، ئەمەش لە بەشێک لە گۆرانیەکانیدا ڕەنگی داوەتەوە. ئیتر بە بەردەوامی گۆرانی حەسەن زیرەک لێ مامۆستا حەسەن زیرەک لێ درراوە، جار ڕۆژانە گەنجێکی زۆری ڕومانتیەکە زیاتر حەزیان زۆر لە دەنگێتی بە بۆنەی نیسبەت ڕسمەکانی شەوانەیە مدەیەکی زۆرە، یعنی لە 1970 کە ئیتر بە تەواوەتی چوینەتە ناو عشقیم کەڵە هونەرمەندەوانەیە، هەم توانیمانە مەجموعەیە ڕسمی زۆر کۆکەینەوە، هەم توانیمانە مەجموعەیە شرید، سیدی، بەکرا، قەوان، یعنی گەڕاوین بە دوای شتەکانیە. حەسەن زیرەک توانایەکی گەورەی هەبووە لە گۆرانی گوتن و دانانی ئاوازدا، بۆیە توانیوێتی چەندین ئاوازی فارسی و عەرەبی و ئەرمەنی بەرژێکی کوردی بەبەردا بکات. هەر ئەم دەنگە خاوێنە وای کرد لەگەڵ سامفۆنیای تاراندا چەند کارێک تۆمار بکات. ئەگەر تۆ بتێ گوێ لە مەقامی کوردی بگری بڕۆی گوێ لە گۆرانە مەقامەکانی حەسەن زیرەک بگرە، یعنی هەست ئەکەی فرقەی مۆسیقای عەرەبی لەگەڵایە یا ئازەری لەگەڵایە یا فارسی لەگەڵایە، ئەم کوردانیەتی گۆرانی هەیە، ئازەریە، عەرەبیە، فارسیە، لوڕیە، حەسەن زیرەک هێنایەتی کوردی بە کوردی. لە نێو گۆرانیەکانی حەسەن زیرەکدا زیاتر لە 10,000 وشەی نوێ هەیە، ئەویش بە هۆی زۆری گەڕانی ئەو هونەرمەندە بە شار و گوندە جێجەکانی کوردستاندا کاتوانی بەشێک لە گۆرانیان ڕەسەنە کوردەکان کۆ بکاتەوە بەبێ ئەوەی خوێندەواری هەبوو بێت. زۆر لە گۆرانەکانی ئاوازی خۆی بووە کە وەکۆڵن خوێنەواریشی نەبووە، خوێنەواریکی ئەو توی نەبوو کە توانێت نۆتەی مۆسیقی بنووسێتەوە یا شێعر بنووسێتەوە، بەڵام لەگەڵەوەشە شتی جوانی کردووە. کەم هونەرمەند هەبوو بتوانێت ئەو توانای هەبێت لە بواری هونەریە بەو شێوەیە پێشکەوێت کە لە هەموو کوردستانی عێراق و ئێران و سووریا و تورکیاشە دەنگی یاوەتەوە و خەڵک ئێستاش لە بەشەکانی تری کوردستانە گوێ لە حەسەن زیرەکەگرن. حەسەن زیرەک لە ساڵی 1921 لە بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاتۆتە دنیاوە. لە ساڵی 1958 لەگەڵ خانمێک بە ناوی میدیای زەندی هاوسەرگیری کردووە و دوجار لە تەمەنی 51 ساڵیدا و بە نەخۆشی شێرپەنجەی جگەر لە 26/6/1972 کۆچی دوایی دەکات لە سەرداوای خۆی لە داوێنی چیای نەڵشکێنە لە بۆکان
بەخاک دەستپێڕێت. هەرچەندە ساڵەکانی کۆچی دوایی هونەرمەند حەسەن زیرەک زیاتر تێپەڕن، خەڵکی خۆشەویستیان بۆ هونەرمەندە زیاتر دەبێت، چونکە گۆرانی و ئاوازەکانی ئەو هونەرمەندە هێشتا لە دڵی خەڵکیدا وەک ئەو ساتەوەیە کە هونەرمەند حەسەن زیرەک گوتوویەتی. چۆمان محمود، ڕوودا و سلەیمان.